بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني برزو خوشويست خوش حالم كلا درسي چديك لشرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا خوازيارم كخواي پروردگار تبارك وتعالى عاقبة خير من بكاتن وسربرز وسرفرازي دنيا وقيامت من بكاتن، وخواي پروردگار بقوري وعظمتي خوي داهاتومان لرابردومان باشتر بك إن شاء الله تعالى. قيشتنا فقري بنزا وحاوت دفرمي ولا نكفر أحدا من أهل القبلة بذنب ما لم يستحله. أو فقرية هستيارة براني بريز وخوشويستم مسألة تكفيرة، و مسألة تكفير هر دوای هاوڵانەوە ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێتن، بڵێ لە سەردەمی خلافەی ئیمامی عوسمانەوە زیاتر ئەو فیڕەقی ضال و ئەهلی غەوغا و ئەوانە کە دروست بوون کێشە و مشکلەیەکی زۆریان دروست کرد بۆ موسڵمانان لەسەر مەسەلەی تەکفیر و چیە کافرە و چیە مسلمانە و جا ئیفرات و تەفریتی زۆری تێدا بوو. بەشێک لە فیڕەقی ضال قەناعەتیان وا بوو لەگەڵ ئیمان هیچ شتێک زەرەری نییە، هەرچی دەیکەی ئیحتیادیە، هەر ئیمانداری مادام ئیمانەکەت دامەزراتەوە. و بەشێکیان قەناعەتیان وا بوو و خەواریج و مرجیئە و کۆمەڵە خەڵکێکی دیکەی لە ئەوانە کە معتەزیلە و کابرا مرتەکیبی کەبیرە ئەوەی کە گوناهی گەورە دەکاتن ئەوە بە ئابەدی لە ناو ئاگری دۆزەق دەمێنێت و بە تایبەتی خەواریج و معتەزیلە ئەو ڕەئیان هەبوو. طبعا لێرانە براوە ڕێزەکانی خۆم پێم خۆشە بۆی کە بابەتیانە بچینە ناو مەوزوعەکە. الشيخ دەفەرمێ ولا نكفر أحدا من أهل القبلة، دەفەرمێ هیچ کەسێک بە کافر دانانین لە ئەهلی قیبلە، یعنی ئەوەی کە ڕوو لە قیبلە دەکات و خۆی پێ موسڵمانە بذنب بە تاوانێک ما لم يستحله، مادام ئەو گوناه و تاوانە بە حەڵاڵ نازانێتن. یعنی مەتنەکە زۆر ڕوون و ئاشکرایە، یعنی کەسێک کە موسڵمان بێ، کەسێک کە ئیماندار بێ، گوناه و تاوانێک بکاتن، زینا بکە، مەشروب بخواتەوە، قەتڵ بکە، بەس شرک بۆ خوا بڕیار نەدا، بەس شرک بۆ خوا بڕیار نەدا، دەفەرمێ ئێمە بە کافری نازانین مادامە بە حەڵاڵی نەزانێ گوناهەکەی. بۆ چونکە حەڵاڵ و حەرام، حەڵاڵکردن و حەرامکردن تەشریعە، عایدی خوایە. هەر کەسێک کە حەڵاڵێک کەزاندراو بێ، حەڵاڵێک کەزاندراو بێ، ئەویش بە جاری وایە دەبین و شوبهەیەکی دەبێت کە دەینە سەری، یان حەرامێک کە مەسەڵەن حەرام کراوە کابرا شوبهەیەکی بۆ پەیدا دەبێتن، دەبێ ئەو شوبهەیەی لادەی. هەر ئەوەی نییە بڵێ وەڵام مادام فڵان کەسی ئەوە کرد تازەوە کافرە و لە دین چۆتە دەرەوە. دەفەرمێ ولا نكفر أحدا من أهل القبلة بذنب ما لم يستحله، هیچ مسلمانێک و ئەهلی قیبلەیەک بە کافر دانانین مادام ئەو گوناه و تاوانەی کە دەیکا پێی حەڵاڵ نییە، بەڵام ئەگەر پێی حەڵاڵ بوو ئەو جادێتە سەر قۆناغی دوم دەبێ بانگ بکرێ و ئینسانە بزانین دەڵێ ئەو گوناه و تاوانە حەڵاڵە، ئەو پیاوە هیچ بەڵگە و حوجەی هەن، ئیشکالێکی بۆ دروست بووە، غەڵەت لێ حاڵی بووە، لەبەرەوە قەزیەی حکومدان بەسەر خەڵکەوە قەزیەکی گەورەیە. برا بەڕێزەکانی خۆم، ئەمن پێم خۆشە لەو دەرسەی هەندێک قەواعیدی تەکفیر بۆ خۆم و بۆ ئێوەش ئیستیفادەی لێ بکەیت، چکۆ بابەتێکی هەستیارە بەڕاستی. جارێ
علماء رحمتي خوان لبي أهل السنة والجماعة تكفير يان كردوت الدوبش تكفيري معين وتكفيري مطلق. تكفيري معين وتكفيري مطلق. تكفيري مطلق أو لفظانا كبكار هاتون لقرآن ولسنة بيغنبري إخوة عليه الصلاة والسلام ككلمي كفر بكار هاتو بمطلقي ببي أويك شخصك دياري بيت ببي أويك شخصك دياري بيوك إخوة يقول فرمي ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. أويك حكم أو بيامي إخوة پروردگار نكاتن أو كافرة يعني قاتوا بي آقات للرئيس سلف نبي رزاناني بيشينان نبي كتون شرح تفصيلي أو آتاني كمطلقا كاتي كديئة تعيني دكي دياري دكي بسر شخصي كوابون منا أو حكم دادة بزيني بسر شخصي چي دادة سبيني أو كاتي بو مطلقي نامينيتن بو مطلقي نامينيتن دبي تشبيتن أو كاتي دبي شروطي شرطكاني كذا بيندي وموانعي نبن أجهات أو مطلقيت هنا مقيدة كرد أو دا دو خال ليران قيد دبنوا شروط وموانع. شروط وموانع سنة علماء دا فرمون يكم شت نابي كابرات جاهل ببو حكمي نابي جاهل بكبانجي دكي كاكا توقسي بو دكي يعني وشتت بو كردوا يعني وشتت بو ناكي يعني جهلي نبيتن أو جا تأويلي شي نبيتن تأويلي شي نبيتن يعني زوري لي نكر أبي مكره نبي أو سي خالد بي لبرتاو بقرن يا كم يان جاهل نبي دوم يان تأويلي نبي سيم يان مكره نبي زوري لي نكر أبيتن يكن منتان بود جرمولا مسألة تأويل برابر زكانكم شكل سردمي أصحاب دا لسردمي إمام عمر للشام هنديك لأصحاب رضا ورحمة إخوان لسربي عرق خوار دوا عرق حرام بوكاتي ونيا لسردمي إمام عمر نخير حرام بيان حلال لسردمي إمام عمر حرام بودكو كتاي تشريع هذا بيغنبرنا معه عليه الصلاة والسلام بلا مندك لأصحابه يكلوانا قدامي كري مضعون بدريشة أهلي بدر بوا صحابي زور بريزة كري عثماني كري مضعونة كبيغنبري إخوة عليه الصلاة والسلام دعاي بو كردوا بو خوشي صحابي زور معتبروا أهلي تقوى وأهلي دينو وأهلي بدر جبو أو كومالا صحابة رحمة إخوان اللي بيبالان بس ناوي قدامي كري مضعون يعني هناوا دفرمي كوال سابقون هجرتي لبو حبشش كردوا زا حسابي خود بكا أهلي بدر جبوا ولقل بيغنبري إخوة عليه الصلاة والسلام زور بي مشاهد كاني بينيون بلام أو الشبهي كبودروز دبيلتي لمسالي آيتك دخويني توكا خواي پروردگار تبارك وتعالى دفرمي لسورة مائدة آيات نوتسي ليس على الذين آمنوا وعملوا الصالحات جناح فيما طعموا إذا ما اتقوا وآمنوا وعملوا الصالحات أو آياتان شبهيش بودروس كردن ك خواي قرد فرمي ليس على الذين آمنوا وعملوا الصالحات جناح بو كسانك هيتس لسر كسانك نية كإيمان يعني هنا وكردوي تاچ يعني كردوا فيما طعموا أو كديخون زالي رانا إشكالك فيما طعموا هندك العلماء دفر من مسألة فيما طعموا طعم لزمان عربي بو خواردن دي بو خوارنو ناي بو خوارنو شراب ديتن فيما شربوا بس بو هردو حالتي شاتوا بو خوارنو شاتوا فيما طعموا إذا ما اتقوا أجر أهل تقوى ودين داربن وآمنوا وإيمان داربن وعملوا الصالحات يقولي والله قبو ليك دانوي ويبو آتي أو بك مشروب بوانا
هیچ ئیشکالی نییە لەبەر ئیماندارن ئەهلی تەقوان و مەشروبەکەیان خواردەوە. ئەوە پێی دەگوترێت شوبهە. لێرانەدا کە شوبهە دروست بوو کابرا ئارەقی خواردەوە ناکرێت ئەتۆ ڕاست سواری سەری بڵێ وڵاتەوە تازە تەواو دەبێت دەفعی شوبهەکەی بۆ بکەی. معاویە طبعا لە سەردەمی یەزید بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، یەزید نامەیەکی بۆ ئیمامی عومەرنا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت، فەرمووی ئەی خەلیفەی موسڵمانان هەندێک لە ئەسحاب مەشروب دەخۆنەوە و خواردویانەتەوە و ئیستیدلالیش بەو ئایەتەی دەکەن، چیان لێ بکەم؟ طبعا قەزیەکە وردەوە نییە، لە دووی ناردن ئیمامی عومەر، هەتا پێی گوتن گوتی ئەوانەی کە بەڵام قودامەی کوڕی مەضعونی بۆ ئیمامی عومەر نارد، فەرمووی بانگیان کە بۆیان بەیان کە بزانێت شوبهەیەکیان هەیە چیان بۆ دروست بووە، ئەگەر تۆبەیان کرد چاکە و حەدی مەشروب خواردنەکەیان لێدە، ئەگەر تۆبەیان نەکرد و بەردەوام بوون لەسەری بیان کوژە. ئەوەش دەلیلە کە کابرای مرتد کە هەڵدەگەڕێتەوە حکمی کوشتنە، بەڵام چێ دەیکوژی؟ دەوڵەت. دەبێت دەوڵەتی ئیسلامی هەموو جارێ دەڵێم کیان وجودی خۆی هەیە و ئەحکامی شەرعی بەتایبەتی قیساس و ئەوانە ئەو جێبەجێ دەکاتن، حەدە شەرعیەکان ئەو جێبەجێ دەکاتن، بۆ کەس نیە لە خۆراجێ حەدێکی شەرعی لەسەر کەسێکی دەرکات. طبعا بانجی کرد ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، توی ئیشکالەکەت لە چێ فەرمووی وەڵای خەلیفەی موسڵمان ئەو ئایەتەیە من وای لێ حاڵیم کە کابرای موسڵمان مادام ئەهلی تەقوای و ئەهلی دینە و ئەهلی سەلاحە هەرچی بخوا و بخواتەوە هیچ ئیشکالێکی لەسەر نییە، کاکە غەڵەتی لێ حاڵی بوویێت و ئایەتەکەوان نییە. ئایەتەکە جارێ سەبەب نزول عولەما دەفەرمون دەربارەی ئەو کەسانی پێشەوەی کە ئارەق حرام بێتن، ئیوا هەیە لە یعنی شەهید بۆ و وەچ کابرای گوتی ئارەقیشی هەردەستجیدا بوو هێشتانەکە، هێشتا ئارەق حرام نەبوو، هێشتانەکە ئارەق حرام نەبوو، کابرا مەسەلەن نوێژی کردووە عیبادەتەکان و شوێ تێر ئارەقی خواردوتەوە، یعنی بۆی کە خزم و کەسەکان خەفەت بۆ ئەوانە نەخۆن کە لە ڕابردوو شتێکی ئاوالەیان کرد چکە ئەو کاتەی حەڵال بووە، وەکو ئەوانەی کە پێشی ڕویان لە قیبلە دەکرد، ڕویان لە بەیت المەقدیس دەکرد، خوای پەروەردگار چ دەفەرمێ؟ إن الله لا يضيع إيمانكم، يعني چه صلاتكم، يعني ئەو چەند مانگەی کە ڕوتان لەوێن دەرێ کرد خوای گەورە بە فیڕۆی نادا ئەو نوێژانەی کە ڕوتان دەوێن دەرێ کردووە. ئەو ئایەتەش وەکو ئەو ئایەتەی لەبەرەوە ئیشکالەکەیان دەفع کردووە، حەدە شەرعیەکەیان لێ دەرکردن. کەواتە برا بە ڕێزەکانی خۆم مەسەلەی تەکفیر گوتمان ئەگەر تەکفیر بە مطلقی بوو، یعنی وەکو خۆی تەماشە دەکرێتن. خاڵێکی دیکە کە زۆر گرینگە، طبعا ئیسلام تاکە بەرنامەیەکی ڕاست و دروستە، غەیری ئیسلام کوفرە، غەیری ئیسلام کوفرە، ئەو بە مطلقی. ئەوە نییە بڵێ وەڵا کاکە بزانین داخۆ فڵان کە بەرنامەش کۆ لە چێن دەرەدەگەی ئیسلام تێک دەکاتەوە. خوای گەورە دەفەرمێ وماذا بعد الحق إلا الضلال، حق ئیسلامە، ضلالیش هەموو بەرنامە و ئەوەکانی دەستکردن. ئەو ئایەتەی کە بەداخەوە دەڵێم خەڵکێکی زۆر کردویانەتە پاسا و ئەمڕۆکە بۆ ئەحزابی عەلمانی، ئەوانەی کە حکم دەکەن بیما ئەنزەل الله و حکمی خوایان هەموو ڕەش کردوتەوە، استدلال بە قولێکی ابن عباس دەکەن لە شەرحی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون فاسقون ظالمون. طبعا بو دفرمي أو كفر دون كفرة، كفر دون كفرة، يعني كوبلي بي كافر نابي وكوبلي جناح شيء كبيرة كردوا جوري كردوا، أو تشونا أو بو حاكمية شيء مسلمان لدولتي شيء مسلمان كحكم بشريعتي خواي جوردك أو حاكمة حەزو ئارەزووی خۆی لە بۆ قەرابەت، لە بۆ خزمەتی، لە بۆ بەرتیل، ئەو قەزیە حکم بە شەریعەتی خوای ناکاتن، لە شەریعەتی خوا لا دەدات و حکم بە چ کابرای گوتی هەوا و ئارەزووی خۆی دەکاتن، جا لە بۆ دنیا بێ، لە بۆ قەرابەت بێ، لە ترسان بێ، لە هەر شتێکی دیکە بێتن، ئەو گوناهێکی گەورەی ئەنجامدا و پێی کافر نابێتن. بۆ چونکە کابرا ئەسڵی قەزیەکەی بە تاوان و گوناه کردووە، مەسەلەوە نییە پێی
لەو کاتەشدا ئەگەر بتوێت تەبەیونکەی دەبێ بانجیکەی ئەو قازیەی کاکە تو بۆ ئەو حکومت گۆڕی وەڵای کاکە لە ترسانم گۆڕی، یان بەخوا لەبەر ڕەشۆ و بەرتیلم گۆڕی، یان بەخوا لەبەر قەرابەت و خزمایەتیم گۆڕی، گوناهێکی گەورەی کردووە. بەڵام ئەوانەی کە حکمی خوای گەورە هەمووی وەلا دەنێن و بە شایستەی ئەوەی نازانن کە حکمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەسەڵاتی هەبێ و حکم بکات و دادوەر بێ لە نێو خەڵکیدا، یاسای دەستکرد بۆ هەموو فەقەرەکانی دادەنێن بەدائیل، بۆ خۆشی ئیلتیزاماتێکی نییە، تەبەنەوە بە مطلقی حکمی کوفریان بەسەردا دەدرێت. بەڵام ئەگە بتوێ ئەو حکمە دابەزێنێ سەر شخصەکان دەبێ بەچۆ گۆتی ئیستیتابە بکرێن، بانگ بکرێن. کاکە ئەوەی کە تۆ دەیکەی دەزانی کە کوفرە، دەزانی کە چوونە دەرەوەی لە میلە، دەزانی کە دژایەتی کردنی خوا و پێغەمبەری خوایە، پاشەوەی کە هەموو شوبهە و ئەوەکانی بۆ دەفع دەکەی و گوێی لێ ڕادەگری، ئەو کاتەی ئەو قازیە یان ئەو جیهەتەی کە موەکەل کرایە کە ئیستیتابەی ئەو ئینسانەی بکاتن حکمەکەی لەسەر دەدات. خاڵێکی دیکە برا بە ڕێزەکانی خۆم کە زۆر گرینگە لەو مەسەلەی تەکفیر، ئەویش ئینسان بڕیار نەدا بۆ هیچ موسڵمانێک لەسەرەوەی کە ئەو ئاەتانە یان ئەو حەدیسانەی کە هاتوون لعنەتی بەکارهێناوە، چونکە لعنەت دەرکردنە لە ڕەحمەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. خوای گەورە بۆ شەیطانی بەکارێ لعنەه الله. ئەو ئاەت و حەدیسانە برا بە ڕێزەکە وەکو گوتم بە مطلقی بۆی هاتوون. بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ لعن الله آکل الربا وموكله وكاتبه وشاهديه. لعنەتی خوا لەو کەسەی کە ڕیبا دەخوا، لەو کەسەی کە وەکو بڵێ وەکالەتەکەی دەکا، لەو کەسەی کە کاتیبە، لەو کەسەی کە شاهیدە لە عەقدەکەی کە دەکرێت لە معاملەی کە دەکرێتن. بەڵام ئایا دروستە مسلمانێک معاملەی ڕەبەوی دەکات و بچێ بڵێ لعنەتی خوات لێبێ و ئەتوو لە ڕەحم و بەزەی خوای گەورە دەرکراوی؟ ئەو نەفرەتە بۆ فیعلەکەیە، ئەو نەفرەتە بۆ فیعلەکەیە، بۆ فاعیلەکەی نییە. چونکە گەهاتە سەر فاعیلەکەی دەبێت شتەکەی بۆ بەیان بکرێتن، شتەکەی بۆ ڕوون بکرێتەوە و ئیستیتابە بکرێتن. ئەگەر فەرەزنا پێی حەڵال بوو وەکو لە بیدایەتەوە و کابرا پێی کافر دەبێ بڵێ وەڵا هەر حەڵاڵم بە حرامی نازانم. بەڵام بە گوناه و تاوانێکی بکاتن ئەتۆ ناکرێ وەبەر لعنەتی خوای گەورەی بێخی بۆ چکە بۆی هەیە و کابرایە پەشیمان بێتەوە، تۆبە بکاتن، دیسان حەسەنات و چاکەی ئەوەندە زۆر بن شەفاعەت بکا بۆ ئەو گوناه و تاوانەی کە دەیکاتن. یان خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا. يعني هەر کەسێک کە ماڵی یەتیمانی خوار، یعنی ئاەتەکە بە عمومی باز دەکا، هەڕەشەیەکی زۆر گەورەیە، وەکو بڵێ ئاگر دەناو زجیان دایەوە دەسەنە ناو ئاگری دۆزەخیش. بەڵام سبێنێک کە کەسێک کە ماڵی یەتیم دەخوات و دەتوانێت حکمی لەسەر بدەی، نەخێر، ئەو حکمە بۆ فیعلەکە هاتووە. بەڵام فاعیلەکە تو دێ چ دەکەی؟ لۆی ڕوون دەکەیەوە. کاکە ئەو هەڕەشانە هەن لەسەر ئەو جۆرە تاوانەی. دیسان بۆی هەیە کابرای ماڵی یەتیمیشی خوارد بێتن، بەڵام پیاوێکی ساڵح بێ، پیاوێکی لە خوا ترس بێ، چاکە و حەسەناتی زۆر بن، تۆبە بکا لە ئاخیری عمری خۆی. بەرحەڵ بابەتەکە زۆر هەڵدەگرێ، با بۆ دەرسی داهاتوو ئەندێک شت ماوە چکە کاتەکەمان تەواو بوو، هەڵوەستەیەکی دیکەی لەسەر دەکەین. وصلی اللهم علی محمد وعلى آله وصحبه وسلم.